دنیا بۆ مرۆڤی ئیماندار و باوەڕدار و مسلمان وەکو سوچی بەندیخانە وایە. رسول الله صلى الله عليه وسلم لفرمایشتێکە کە پێشەوایان ئیمام ئەحمەد و مسلم و ترمذی بن ماجه ڕوایەتیان کردووە ئەبو هورەیرە لێ گەڕێتەوە فەرمێ الدنيا سجن المؤمن وجنة الكافر. رسول الله فرمي صلى الله عليه وسلم دنيا جياني ام دنيايا بۆ مرۆڤی ئیماندار و باوەڕدار سجنە، بەندین خانەیە. شۆن کەسێ لە سجنە لە بەندین خانەیە بەدڵی خۆی ناتوانێت جوڵە و حەڕەکە بکە، ناتوانێت دەربازی بێ و ڕزگاری بێ لەم دەرگای بەندین خانە بشێتە دەرەوە، ئازاد نییە. شۆن ئەڵێ دەروازەکان و دەرگاکان بەڕووی یاداخراون، تۆی ئیماندار و باوەڕداریش ئەم دنیاە بۆ تۆ سجنە، بۆ تۆ بەندین خانەیە، خەمێک ئەڕوا خەفەتێک ئەڕوا خۆشێکی هێتە شوێنی، دواتر خەمێکی گەورە هێتە پێشتەوە. سەیرەکەی لە دنیایەکە ئاژی لە ڕۆژگارێکە ئاژی خەڵکێک بەڕیباوە، خەڵکێک بەڕیشۆوە، خەڵکێک بە ماساوگرتنەوە بە تەمەلوقکردنەوە بە ماڵی حەرامەوە پێیەگا، دەوڵەمەندە بێ، زل ئەبێ، قەڵەو ئەبێ، کۆشکەکانی ئەگاتە ئەم پەڕی هەورەوە، لە ناکاوێکە چۆن ئەڵێ دەستی پڕ ئەبێ لە ماڵ و سەروەت و سامانێکی زۆرەوە بە حەرامەوە. بەڵام تۆیەک چۆن ئەڵێ خەمی ئەوەتە دینارێک پارویەکی حەڵاڵ بە زەحمەت و بە قورس بۆ ماڵ و منداڵت دابین کەی و پەیایکەی زۆر بە قورسی بۆ دابین ئەکرێ، بەخوا حەڕامیش هەیە نایخۆت، بەخوا غەش و فرت و فێڵ هەیە نایخۆیت. ئەگەر تەنەزول لە دینەکەت و لە ئیمانەکەت کەی پارەیەکی زۆرت دەسەکەوێت بەڵام نایکەی ئەم دنیاە بۆ تۆ سجنە. خەڵکێک ئەبینی لەگەڵ ئافرەتێکی لەش فرۆشە ڕابێرێ بە کەیفی خۆی زینا و داوێن پیسیەکە، تۆش ئارەزوت هەیە، تۆش لایەنی جنسیت هەیە گڕی لێ بەرداوی، بەڵام لە پێناو ڕەب العالەمین بە ئیمانەکەت ئەم گڕەیە ئەکژێنیتەوە، ئاوی ئیمانتی پێ ئەکەی، ئەم هەموو ئارەزوە خراپەیە لە خۆت ئەگریتەوە، ئەم دنیاە بۆ تۆ سجنە. کەسێکی کافرە بێ باوەڕە بە کەیفی خۆی ڕائەبوێرێ و ئەخوات و ئەخواتەوە، بەڵام تۆیەک دنیات لەوێ کاتۆتەوە، ئەم دنیاە بۆ تۆ سجنە. و ئەفەرمێ بەهەشتی کافرە، بەهەشتی مرۆڤی بێ باوەڕە، چونکە ئەوەی بێ باوەڕە نە حیسێبی خواکە، نە حیسێبی زیندووبوونەوەکە، نە حیسێبی حەڵاڵ و حەرامەکە، بە کەیفی خۆی وەکو ئاژەڵ ئەخوات و ئەخواتەوە ڕائەبێرێ لەم دنیاە.